سیاسەتی ئاسمیلاسیۆن واتە پاکچاوی ڕەگەز و زمانی کوردی سیاسەتی زیاتر لە 100 ساڵی داگیرکەرانی وڵاتی ئێمە بووە، بە تایبەتی لەو ناوچانەی لە ناوەندی کوردستانەوە دوورن. هەمیشە داگیرکەران وایان زانیوە سەرکەوتوو بوون، توانیویانە ڕێگر بوون لەوەی مناڵی کورد ئاشنای زمان و ناسنامەی خۆی بێت، هەرچیان پێکرا بێت کردویانە. بەڵام ئەوەی نەیانزانیوە ئەوەیە کە ئەم ڕۆحی کوردایەتە پشکۆی ژێر خۆڵە مێش و شنەبایەکی کوردانە بە خێرایی ئەمشی لە مویە گەشێنێتەوە. ئاکۆی جەلیلیان ڕێک پشکۆی ژێر ئەو خۆڵە مێشەیە. کوڕە کوردیشی کەلهۆڕی کە دانەری یەک لە گرنگترین فەڕەنگەکانی زمانی کوردیە. ڕەنگە بۆ نووسەرێکی کورد لە سلێمانیان هەولێر یان مەهاباد و سنە و ئامەد نووسین و ئامادەکردنی فەڕەنگی کوردی زۆر سەخت و دژوار نەبێ. بەڵام بۆ کوردیشی کەلهۆڕی دەستەنگی بێدەرەتانی جیرۆ دەبەدەست ڕق و غەزەبی ناحەزەوە لە ناوچیەکە کە بەس عەشقی وڵات ئەتوانێ هان دەرت بێ بۆ فێربوون و ڕۆچوون بەناو زمانی نەتەوەکەت بە گژاچوونەوەی ئەو پەڕی مەحاڵ بێت. ئاکۆی جەلیلیان نزیکەی 30 ساڵی تەمەنی بۆ گەڕان بە دوای وشەی پاراوی کوردی لە هەموو ناوچەکانی کرماشان و کەلهۆڕ و لوور و ناوچەکانی تر تەرخان کردووە. زۆرترین وشەی کوردی لە زاری خەڵکی ڕەسەنی ئەو ناوچانەوە کۆ کردوتەوە. فەرهەنگی کوردیکا پێمانەڵێت زمانی کوردی نەک لە ئاستی وشە و زاراوەدا لە هیچ زمانێکی دەوروبەری خۆی کەمتر نییە، بگرە چەندین قات دەوڵەمەندترە. نەکەر ئەوە بەڵکو ڕیشە و ڕەجی زۆربەی وشەی زمانەکانی دەوروبەر لە بنەڕەتدا کوردین. ئێستا کاری فەرەنگەکە تەواو بوو، بەڵام لەبەر بێدەرەتانی تا بەرجەی نوێی چاپکراوە و چاپی و باقیاتی بەرگەکانی چاوەڕووی دەرفەتی گونجاون. ئاکۆی جەلیلیان لە باسی فەرهەنگەکەی ئاڵێت کوردیکە لە ڕاستیدا ئارشیڤێکی ناتەواو لە وشەگەلی هەر چوار پارچەی کوردستانە کە بە شێوەی کۆڵینەوەی گۆڕەپانی و کتێبخانەیە و بەتەمای ئەوەم کە کەس یان چەند کەسێک یان دامەزراوەیەک لە داهاتوودا بێتە سەرڕێ و ئەم ئارشیفە ناتەواوە تەواو بکات. لە 23 سەرماوەرزی 1970 زاینی لە گوندی سەرچەم سەر بە بەشی هلێران لە پارێزگای ئیلام و لە ناو بنەماڵێکی کەلهۆڕیدا لەدایک بووە. دایکی لە بنەماڵەی کەلهۆڕ و باوکیشی زەنگەنەیە. لە تەمەنی 2 ساڵیەوە لە شاری شائاباد ئیسلام ئاوای ئێستا گیرساونەتەوە. بەشێک لە بەرهەمەکانی بریتین لە فەرهەنگی باشوور کە 45,000 وشەی کوردی ناوچەی کرماشان و ئیلام و لوڕستانە. ڕنگنامە کۆمەڵە چیرۆک، ئاگر ملوچ ڕۆمان بە زاراوەی کرماشانی، زەڕینە و سیمینە 4 بەرەک کە کۆکردنەوە ساختکردنەوەی تێکستی فۆلکلۆری ناوچەکانی کرماشانە، وەک خۆنراوە و پەندی پێشینان و مەتەڵ، تاریخخانە، گەنجینەی زاراوە ئێرانیەکان، ئێنسیکلۆپیدیای کوردیکە.